شەوی 11 مانگ مامۆستا بەهادین شێخ ئەحمەد کەسایەتی ناسراوی شاری هەولێر کۆچی دوایی کرد. مامۆستا بەهادین لە ساڵی 1953 ئینجازەی زانستی وەرگرتووە و لەو کاتەوە وەکو پێشنوێژ و وتارخوێن بەردەوام بوو و تا تەمەنی هەڵکشاوە. لە سەردەستی مامۆستا بەهادین زیاتر لە 50 قوتابی ئینجازەی مەلایەتیان وەرگرتووە. لە ماوەی تەمەنیشیدا لە چەندین مزگەوتدا وتاری خوێندەوەتەوە. مامۆستایانی ئاینیش بە گرنگیەوە باس لە ڕۆڵی مامۆستای کۆچکردوو دەکەن. تاسەمەندی خۆمان لە تەواوی موسڵمانانی کوردستان دەکەین، تایبەت خەڵکی شاری هەولێرێ بە لەدەستدانی مامۆستای گەورە و بەڕێز و مفتی و زانای شاری هەولێر مامۆستا مەلا بەهادین بەڕاستی من بۆ خۆم وەکو یەکێک لە قوتابیەکانی ئەو کە یەکەم جار دەرسی حەدیثم لە لای ئەو ڕادەست پێ کرد، بەڕاستی تاساندمی ئەو هەواڵە ئەو خەبەرە ناخۆشە. بەڕاستی بەڵام هیچ شتێکمان پێ ناگوتری، هەر ئەوەندە نەبی ئینا لیللاه و ئینا ئیلەیه ڕاجعون. بەڵام بەڕاستی کەسایەتێکی زۆر گەورەمان لەدەستدا لە ڕووی فتواوە، لە ڕووی زانستەوە، لە ڕووی پێگەیاندنی مامۆستایانی ئاینی. بەڕاستی کابرایەکی عالیم بوو، خەڵکی پێگەیان، سەدەقەی جاریەی زۆر کرد، خزمەتی زۆر کرد. یعنی ئەو تەدریسی ئەو دەیکرد، ئەو خزمەتی ئەو دەیکرد، باوەڕکەم ممکنە بە کەم کەسی دیکە هەیە بتواندرێ ئاوا بەو شێوازە بکرێت. بۆیە من بەش بە حاڵی خۆم یعنی خۆم بە قەرزباری ئەو دەزانم کە دوعای خێری لە بۆ بکەم وەکو قوتابیەکی بە وەفای بەردەستی پەروەردەی مامۆستای بەڕێز. تحفەت المحتاجم لە خزمەت مامۆستا خوێندووە کە لە دوای نوێژی بەیانیان لە مزگەوتی شێخ محێدینە مامۆستا دادەنیشت. بەڕاستی کە تەمەشای دەموچا و سیما و ڕیشی مامۆستا دەکرد، پیاوێکی سەلەفی ساڵحی ئەم ئومەتەت بیرەکەوتەوە. یعنی وە دەزانی لە خزمەتی یەکێک لە عالمەکە گەورە گەورەکانی تابعینە، سەحابە بەڕێزەکانە، پیاوە گەورە گەورەکانی ئەم ئومەتەیە دانیشتووی. مامۆستا ئەوەندە نورانی بوو، ئەوەندە مبارەک بوو، ئەوەندە پڕ تەقوا بوو، ئەوەندە پڕ حەیا و شەرم بوو، ئەوەندە ئەدەب و ئەخلاقی جوانی هەبوو. بەڕاستی ئینسان شەرمی دەکرد نەیدەزانی چۆن لە خزمەت مامۆستایە لەسەر چۆکەکانی لەسەر پێی دابنیشێتن. مامۆستای بەڕێز ئەستێرەیەک بوو لە ئاسمانی زانست، دەریایەک بوو، پانتایەک بوو لە علم و معرفەت، بە تایبەتی لە علومی ئالە و مقدمات و علومی دینی و علومی شەرعی. زۆربەی مامۆستانی هەرێمی کوردستان دەیناسن و شاهدی و گەواهی بۆ دەدەن کە مامۆستایەکی زۆر بەکەلک بووە، زۆر گەورە بووە. بە حکمی وەی دەیان مامۆستا لە بەردەستی ئەو تا ئێستا تەخەڕوجیان کردووە. بە کورتی یەکێک بووە لە زانە هەرە گەورەکانی، یەکێک بووە لە مەلە هەرە گەورەکانی هەرێمی کوردستان. بەشێکی تر لە مامۆستایانی ئاینی وەفاتی مامۆستا بەهادین شێخ ئەحمەد بەکەلێنێکی تر دەزانن لە نێو حوجرەکان و مزگەوتەکانی شاری هەولێردا کە دەیان ساڵە لەو بارەدا خزمەت دەکات و جێدەستی دیارە. هەموو ژیان و هەموو حیاتی خۆی هەلستان و دانیشتنی هەموو حرەکاتی ژیانی بریتی بۆ لە خزمەتکردنی دین و ئیمان، ئیسلام، قورئان، علومی شەرعی، حوجرە، فەقێیەکان، مامۆستایانی ئەوانەی کە لە دەڤەری شاری هەولێر و بە هەموو ناحیە و هەموو گوندەکانیەوە تەبیعی لە تەدریس و لە عیلم و لە فقه و لە فتوایەکانیشی زۆر فراوان بوو، زۆر متەسامح بوو، زۆر کراوە بوو. یعنی مامۆستایەکی قەدرگران بوو بەڕاستی لە خزمەتی عیلم و عولەما و خەڵکی ئەو شارەدا بوو. وفاتی جەنابی مامۆستای مەرحوم مامۆستا بەهادین خەتی بەڕاستی ئەمڕۆ خەسارەتێکی گەورە و زیانێکی گەورەی بە دەتوانین بڵێین بە جیهانی ئیسلامی گەیاند. بەڵام ئەمەل و هیوا و ئومێدمان بەخوای گەورە، خوای گەورە ئینشاءالله بەرهەم و بەربوومەکانی و ئەو شتانەی کەوا ئەو لە دوای خۆی جێهێشتووە لە علم و زانست و زانیاری و قوتابی زانستە شەرعیەکان و دەیان مامۆستای ئاینی لە دەتوانین بڵێین هەر سێ پارسەی کوردستان، کوردستانی تورکیا، کوردستانی ئێران و کوردستانی خۆما کە لێرە نیشتەجێین جەنابی مامۆستا خزمەتێکی گەورەی هەبووە. دوای نوێژی عیشا سەحەت و تەندروستی بابم تێک سوویتر هەتا گەیاندمانە نەخۆشخانە وفاتی کرد لە تەمەنی 93 ساڵی بوو. ماوەلیدی 29 1929 لە ساڵی 1953ەوە کە بڕوانامەی زانستی وەرگرتیە. لەو کاتی وەرخەریکی تەدریس و بڵاوکردنەوەی زانستە شەرعیەکان بووە، هەم لە گوندی خەتێ و پاشان کە هاتیتە هەولێریش بەردەوام بووە. الحەمدوللا ئیدی نوێژی عیشاشی کرد، الحەمدوللا ئەو وەزعی تێکچوو وفاتی کرد. مامۆستا بەهادین شێخ ئەحمەد ساڵی 1929 لە گوندی خەتێ سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە.
پاش خزمەتێکی گەورە بە مزگەوت و حوجرەکان لە شاری هەولێر و لە تەمەنی 93 ساڵیدا کۆچی دوایی کرد